سڵاو دکتۆر گیان سڵاو لە بەڕێزێ ئەم مۆزوعە ڕێک بەسەر منە هاتووە بینیم چاو پڕ بوو لە فرمێسە ئاگام لێ بۆی ڕووم گێڕاوتم بەڵێم ئاسایی خاتون گیان ئێمە باسی ئەوواکەین چۆن کۆنتترۆلی خۆمان بکەین ئەخر ئەزانم ئەو مۆزوعە بەڵام من ئێستا هەر خۆمم لە ماڵەوە هەموو کەسەکانم لە دەستداوە خالیان خۆش بێ ئیتر یعنی کە سوکاری باشم هەیە هەموو حەزەکان من بڕۆمە دەرەوە بەڵام من خۆم یعنی بە دەست خۆم بێ هیچ نەڕۆمە دەرەوە دەرەوە مەبەستە بۆ چوونە گەڕان دەرەوەی وڵات داوامم هەیەەوە بە ئیجباری هیچ داوامەکە دوای ئەوە یانی ناچیتە ناو خەڵک ئەچم بەس بە زۆری ئەوانە بەڵام چییە خۆم هەموو جارێ بە خۆم مەڵێم بمبەن بۆ بەهشتیش دڵم خۆش نییە بۆ نازم ئەو سەبەبانەیە ئەقی ناکە کە سوکارەکە و بەچی ئەمری خۆیان کردووە هەر بە نەخۆشی بە نەخۆشی باشە مانەوەی تۆ چیمەن خان لە ماڵەوانێ ئەوەنگەی تر کە ئابوو خەمۆکی و زیاترەکە کچی من بەڵام کاچیتە دەرەوتیەکە لە نا ئاخر ئەزانی چۆنە تۆ خۆ دەڵێ مرتاحە بووم قەی ناکە بەس گومانت لە خەڵکیەکە چیتە ناو خەڵکەوانێ بڵێ بەهۆی ئەوانەوە ئازارەکانم زیاترە بێت بۆچی؟ نا بەس بەعزە جارێکە ئەچین بۆ شوێنێ گەڵم بە تەسیر نەکەمە سەر ئەوانی دەوروبەرم ئەزین چۆنە چیمەقان جەنابێ ئێم باسیەوەمان کرد بێ خۆت دەگەڵ یا بگونجێنی مردن حەقیقەتە بۆ من و تۆ ناڕۆین ماڵاوای لەم دنیا ناکەین باشە بەو خەمۆکیێ و لە ماڵەوە مانەوە و ئازارەکان زیاترە بێ خاتون جان چکە کوردەواری خۆ ماڵێ شەڕ لە بەتاڵی باشە واتە کات لە ماڵەوە ئەمێنی توانێت بە تەنیای دائیمەن خەفەت زیاترە بێت چکە بیرکردنەوەی خراپەکەیت ئاخر دە باش نییە ئەوە چۆن بە خەم و خەفەت مرتاحەبی خاتون جان کاریگەری لەسەر باری دەرونی دەبێ ڕەشبی نەبی ژماری خڕۆکە سپیەکانێک کەمەکات مەناعەودا ئەبەزێ تۆ خۆسی پێ ناکەی خاتون جان بەڵام حتا ئەگەر لە ماڵەوەژبی بە مرتاحبی چی بکە کچی من یەکەم یا سەیری بەرنامەیە بکە گوێ لە ڕادیۆ بگرە یا ئیشی ناوماڵ بکە یا کتێبێ بخوێنەوە یا چیرۆکە خۆ بە شتێکەوە مەشغوڵکە ئەگەر ئیشی ناوماڵ بکەی خۆ بە شتێکەوە مەشغوڵکەی لە حەدیقا ئیشکەی مانەوە لە ماڵ زۆر کێشە نییە بەڵام بەتەنیا بەڵام بەس ئینسان یەتە دنیاوە چیمان خانبوونەوەرێکی کۆمەڵایەتێ بێت تێکەڵ بە خەڵک بێ ئەبێ بچێتە ناو خەڵکەوە بەبێ خەڵک ناژین کاچیتە ناو خەڵکەوە خەڵکی ژەبینی تعزەیە هەیە و کەسی ئازیز ئەمریا تۆش وردە خۆ دەگونجێنی لەگەڵیاڵی خۆ هەر من نیم کەسانی ئازیزم بردبێ کە یەکێک لە چارەسەرەکان ئەوەی لە ناو دڵ و دەروون تا دەری بڕی بۆ خەڵکی باسکەی ئەوە یەکێکە لەوانەی بەتاڵکردنەوەی حتا کە کاک محەموو باسی کرد کەر کەسێ خەم و خەفەتمانەوە بە تەنیا دامنیشە دەری بڕە بۆ کەسانی تر بۆ هاوڕێکانە ئیجازە وەرگرە سەفەرێ بکە بچۆرە دەرەوەی وڵات بڕۆرە ناو خزم و کەسەوە لەگەڵیان بچۆرە دەرەوە ئەمانە هەمووی ئەبنە هۆی کەمکردنەوەی ئازارەکان من هیوادارم ئینشاءالله ئەم بەرنامە بێ بە دەواازەیەک بۆ ئەوەی لەو حاڵەتە چۆنەڵی بارە دەرونی کە هەتا بچیتە دەرەوە خۆ بەو بمانە و لە ماڵەوە خوشکە بە ڕێزەکان بەخوا دایک و باوکو خوشک و برا نایەتەوە دوعای خێریان بۆ بکە چاکەیەکیان بۆ بکە بچۆرە دەرەوانێ خێر بکە ئەوە بەرەو جەژنە چین دەستی خەڵک بگرێ یارمەتی بە ئیشی تەتەوعی بکە ئیشی خێر ئەمانە هەمووی باری دەرونی بەرەو باشیە بن زۆر سوپاس چی من خان زۆر سوپاس